المامۆستا ئاشتی ڕەفیق عەبدولقادر بەڕێوەبەری پەیمانگەی هونەرە جوانەکانی شەید جەعفەر لە کۆیە هەر لە کۆیە لە دایک بوویمە و خوێندنی سەرەتایی و بنەڕەتی و ئامادەی لە کوێ تەواو کردووە لە کوێ دانەبڕایم و دەرچووی کۆلیژی ئادابم بەشی زمانی عەرەبی ساڵی 1991 و هەر لە خوێندنگاکانی کۆیە لە ئامادەی کوڕان لە ئامادەی کچان ئامادەی پیشەیی بازرگانی دەرسم وتوتەوە و یەکەم ڕۆژی دەرسوتنەوەم لە مەکتەبی شەعب بۆ کاتە پۆلی شەشی ئامادەیم گوتێت کە دەکاتە 12 ئێستا و بە سەرکەوتوانە ساڵانە وەجبەی خوێندکاری سەرکەوتوم توانیتم دەربچوێنم و پیشەی مامۆستایەتیم بەلاو پیرۆز بووە و بە ئەمانەتەوە پیشەکەی خۆم بەجێگەیاندووە و ئەوەی دوایی کە هەر لە مامۆستایەتی نەمام لەبەرەوەی ئەمە داخلی خولەکان دەبوون خولی ئامادە و ڕاهێنان خولە پەروەردەییەکان ئەوە وای لێکردم کە لەبەر بە توانایی خۆم هەڵیان بژاردم بۆ یاریدەدەری ئامادەی و دوایە یاریدەدەری بنەڕەتی کەواتە بە پلەی مامۆستاییدا ڕۆشتم ئەنجا پلەی یاریدەدەری و لە 2010 بووم بە بەڕێوەبەری بنەڕەتێکی عەرەبی بە زمانی عەرەبی بوو ئەو بنەڕەتی هەیە لە کۆیە بە ناوی قوتابخانەی هامون بوو و بۆ ماوەی 6 مانگ پیشەی قایمقامیەتیشمانەمە هەرگرتە دەست ئەو کاتە قایمقام نەما بوو ئەوانە وای لێکردم کە بچمە ناو هەموو بواری پرۆژەکانیشەوە و فێری ئەوەی ببەم کە چۆن خزمەت بکەین و کەم کوڕیەکان لە چێنە ئەمە ئەو کەم کوڕیانە چاک بکەین و بیگەێنین و هاوکار بین لەگەر هەمویان ئەو زیاتر بە خەڵکی ناساندم و خۆشم خەڵکی شارەکەمە توانیم 3 مەکتەب لە کۆی نۆژەن کەمەوە لەسەر ئەرچی خۆم بە توانای خۆم و قاوشەی خەستەخانەی ئەم دەستی خێرخوازیشمەیە قاوشەی خەستەخانەی دکتۆر خالید ئەویش هەر لەسەر ئەرکی خۆم نۆژەنم کردەوە و دوای ئەوە سنتەری مات کە زۆر لە کاتی ئەزمەیەکی زۆر بەقوت بوو کە پاروپێرار ئەو ڤایرۆسی کۆرۆنا هەبوو بەخوا باوک برای خۆی بەجێ دەهێشت کوڕی خۆی بەجێ دێشت کوڕ باوکی بەجێ دێشت ڕۆژانە 5-6 کەس ئەمری خوای دەکرد کەس نە لە حکومەت و حیزب کەس ئاوڕی لێ نەدانەوە بەداخەوە هەستام لە تاوان لۆ خۆم چوم و لەوێش زۆر سپاسی خێرخوازانی کوێ دەکەم لەگەڵ هەندێکی ئیخۆم دەوری 11 مقیم بوون ئەوانش هەموو مەعاشک لە بۆیانم دابین کرد و سپاسی گروپی دڵسۆزانی یەکێتی دەکەم بە تایبەتی کاکۆشەنگە و کاتە پشتیوانم بوو ئەوانش کاک سەرچیا بوو کاک خالید بوو بەڕاستی کارتۆنێکی گەورەی ئەرزاق لە بۆیان هینە ئەوە وای کرد کە ئەوان بمینێنەوە لە شوێنی خۆیان دوای ئەوە سنتەری ئۆتیزم بانجی کردم گوتی چۆن ئەوانت ناسان چۆن ئەو کارە جوانانت کرد مامۆستا دەبی ئەوش لە بۆمە بکەی بەڕاستی لەوێشەوە چوومەوەیە ئەوش هەر لە فەرش و لە سپلیت و لە مەجموعە کتابە کە پەیوەند بوو بەوانەوە سپاسی دەکەم کە چالاکوانێک لە ڕانێوی تەڵەبەی خۆمان بوو خوێندکارمان بوو ئەو پێشکەشی کردم دوای ئەوان 15 کەس بوون خەڵاتی قەیم نە خەڵاتێکی لە وەرەقەی ئەیفۆر وەرەو خەڵات دەگەر بچوشیش بێ هەر خۆشە بەڵام ئەمن وەکو پشتیوانی وەکو پاداشتێک لە بووان کەوان ئەو مەجموعە مناڵەیان گرتیتە دەستە خۆیان و هاوکاریانن هاوکاری و خانەوادانن کە بەڕاستی کێشەی زۆر گەورەی لە ناو کۆمەڵگا پێویستیان بە هاوکاری و یارمەتیە ئەو وای کرد کە ئەمن 15 کەسیش لەوێم خەڵاتی باشیان بکەم و هەر لە شێوازخانەوە هەتاکو بچووکترین ئەندامی ئەوێ و لە دوای ئەویشەوە بە شیرینی و بە هەموو شتێکم پشتیوانیان بوویمە هەر کاتێک مناسەبەیانە بووبی لەویەوە هاتمە سەرەوەی کە تیپەکی ئێکجار قەیمی هونەری لە بۆگدەی هەیە دەستم بر لۆ دەرەوەی کوێش لەوێ هەر ستەیج کە بینیم ئەوها لە شانۆ زۆر بەقوتن لە هەر لەوێ ستەیجەکەم کردا دیاری خۆم لە بۆ ئەو شوێنە پیرۆزیان بێت و هیوای سەرکەوتنیان هەموو دەمێ لە بدەخوازم دوای ئەوە وای کرد کە من چالاکی دیکە بکەم بەردەوام بم لە چالاکیەکانم کە زانم خەڵک پێی خۆشە جێگەی ڕەزامەندی خەڵکە دەستخۆشیم لە بۆ دەهاتەوە ئەو وای لێ کردم کە حکومەت و حیزبیش
ئەو توانای من لێک دەنەوە لە بنەڕەتیەکی گەشتیاری کە 15 خوێندکاری هەبوو شوێنەکەی تۆزەک دوورە لە کۆیەوە وام لێ کرد ببێتە 87 کەس لێبووم بە بەڕێوەبەر و لە سەردەستی خۆم دامەزرا و ئەوەی دیکە لە دوای ئەوە دیسان حەزیان کردم کەن بە بەڕێوەبەری پەیمانگای هونەرە جوانەکان. خۆشبەختانە لێرە ئەوەیە کە لەوانەیە زۆر جار ئەو پرسیارە بەرەو ڕۆماتویتەوە لەبەرچی پەیمانگای هونەرە جوانەکان کە دوور لە تایبەتمەندیەکەی خۆتە یاخود تەخەسوسی خۆتە کە تۆ مامۆستایەکی زمانەوانی چۆن توانی لە هونەری سەرکەوتوبی. بەڕاستی ئەگەر دڵسۆز بووی و ئەگەر بە ئەمانەتەوە وەرزگر و ئەگەر وجدانی خۆت مرتاح کرد لە هەموو شوێنێک ڕازگۆیانە دز نەبووی گەندەڵ نەبووی و بە هەموو شوێک فەسادیت بنبڕ کرد و دژی گەندەڵی جەنگای و ئەتو ئەو خولە پەروەردەیانت بینیە و تەجروبە لە ژیاندا هەیە ئەو هەمووە چالاکیە لە ژیانە بە قوتت دەکا وای کرە من لەوێ سەرکەوتوو بم. طبعا شۆڕشێکم کرد شۆڕشێکی هونەری کە هونەریش نەبووم بەڕاستی کە لەوانەیە لەو قسەیە هەندێک هونەرمەند ڕەخنەگر بێ بەڵام لێرە پێی چۆن توانین 4 گەلەری هونەری بکەمەوە چونکە ئەتۆ پێشینەچی کەم بتوانی لە پێشینەچی کەم کە هەموو پەیمانگای لەسرە بتوانی 4 گەلەریش بکەیەوە ئەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی نەگڕەخ نەگرتن. بەڵام من هەر حەز دەکەم خەڵک بێ بە چای خۆی ببینێ ئەوڕۆکە چونکە سەردەمێکە تەنها زمانی چەقۆ کار دەکات بەداخەوە کە کەس نایە بە چاو بیبینێ حکم هەر لەسەر ئەوە دەکەن کە گوتیان و بردیان و واکرە وا بڕە هیوادارم لە مەودا ئەو سیستەمە بگۆڕدرێ نەبێتە نەریتێک لە ناو ئەحزابەکە یا لە ناو حکومەت دەتوانن لیژنە یا هەموو شتەیە ئەتوانی ئەتو بەڕێگەی یاسای قانونی ئەو شتانەی خۆت ببینی. بەڵام بەڕاستی ئەوانە وای لێکردم کە سەرکەوتوو بم ڕێز و سپاسەکی ئێکجار زۆر لە بۆم بێ و هەر خوێندکارێکیش پێشووتریش کە بەڕێوەبەر نەبوویشم لەوێ کە دەردەچوو لەوێ بەڕاستی ئەمن هاوکاری دەبووم و ڕێز و سپاسم دەدایە و دەستخۆشیم لێ دەکرد کە خوێندکاری خۆشم نەبوو دەمگوت مادام لە هەر شوێنە خزمەتی شارەکەمان دەکە جێگەی دەستخۆشێ. شاری خۆم زۆر خۆش دەوێ کوردستانم زۆر خۆش دەوێ و ژینگەی شارەکەی خۆم زۆر خۆش دەوێ و حەز دەکەم وەکو ئەو گڵۆپە و ئەو گوڵەی کە خۆم دائیم ڕوئیای منە لە بۆ شوێنەکەم هەر ئەوها گەشەی پێ بدەم. ئەوە وای لێکردم کە با یەکەم کەسی ساڵ دەربچم ئەو پەیمانگا وێرانە کە لەسەر دەستی خۆم نۆژەم بۆوە کارەبای 24 ساعتی ملۆی ناستی و هەش گەڵابم بەس لە حەدیقەکەی چاکردەوە و شۆڕشێکی هونەریم کرد و لە دوای ئەوە بە سیستەمی پەروەردەم کرد. بەڕاستی هەر لە کۆگای لە کارجێڕی لە هەموو بەشەکانی ئێستا بە سیستەم کراوە ئەوە زۆری ویست و چاکسازیمان لە ناوی کرد. ئەو کاتێککە چاکسازی بەڕاستی تۆزێکارێکی قرس بوو دەبا بەناو هەموو دۆسی هەموو مامۆستایەکاندا بێەوە پەیمانگای وەرزشیشم ئەمە لەسەر لەبەروی ئەوان وحدەی حسابیان نییە یەکەی ژمێریاریان نییە ئەو سنتەری ئێستا ئۆتیزمە کە زۆر هاوکاریان بووم زۆر سپاسی شێوازخانی دەکەم ئەو لە سنتەری ئۆتیزم بەدەستم گەیشت. لاچیانەی کە کردم بەڕاستی خەڵکیش ڕەچاوی ماندووبوونمی کرد لە هەموو شوێنە جیاجیەکان لە بۆم هات ئەوە جێی خۆشحاڵی بوو نەکرد تەنها لە چینێک بەڕاستی لە هەموو شوێنەکان لە بۆم هات. ئەوەی کە لە بۆم هات زۆر شانازی پێوە دەکەم لە مەکتەبی ڕیاسەی سەرۆک مامجەلالەوە لە بەغداوە ئەویانم پێگەیشت و زۆر سپاسیان دەکەم و لە محافظەی هەولێرەوە ئەوش ئیپارێزگاری هەولێر لە ئەنجومەنی محافظەوە کە لە بۆم هات. پەیامیشم بۆ ژنان بەگشتی بەڕاستی ژن دەوری کارای هەیە ئەگەر پیا و یەک جار دیاربی ئیشی ژنان 2 جار دیارە ئەگەر ئیشیش پیاوانش جارێ قورسبی بەڵام 10 جار ئیشی ژنان قورسرە بەڵام دەبێت و نەسرەوی هەتا سەردەکەوی بەردەوام بە ئەبە لە کۆمەلگا ئەو زۆر ئەو خاڵە زۆر گرنگە هیوادارم لێ وەربگری وەکو خوشکێکی خۆتان لە کۆمەلگایمە کۆمەلگایکی ئەمە ئاینینە ئەمە عادات و عرف و تەقالیدی خۆمان بەسەر ڕەوشتمان زاڵە دەبێت و لەو قالبەی دەرنەچی و بە هیچ شێوەیەک نەکەوێ ژێرکاریگەری پارەوە و گەندەڵی نەکەی دزی نەکەی چونکە ئەوانە هەمووی پەتی کورتە و سەربەرزی سەروەریە لەبەروی هەر خۆت بۆ خۆت ناژی تۆ خانەوادەی خێزانێکە دروستکردێ دەبی ئەو مناڵانە سبێنێ سەربەرز بن بە دایکیان بۆ دایکێک کە ڕۆڵی
قائدێک بنوێنە هەموو دەبێت چۆن لە ماڵەوە قائیدی لە دەرۆژەوە قائیدی خۆت بنوێنە و ئیشی خۆشت بەردەوام بکە مەسرەوە لەبەروی لێدان بۆ ژنان یەکجار زۆرە بەداخەوە ئەو قسەی دەکەم پیا و سالارینە کەمە کۆمەڵگای ئێمە لەوانەیە ئەوەندا حەز بە سەرکەوتنی ژنان نەکەن بەڵامە تو نابێ بوەستی دەبی بێەوە مەدانێ